سەرۆک و ئەندامانی لێژنەی کوشتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە چۆنیەتی بەڕێوەچوونی کارەکانی سایلۆ و وەرگرتنی گەنمی جوتیاران سەردانی سایلۆی هەولێریان کرد. سەرباری کەمبارانی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان گەنمی ئەم ساڵی جوتیاران جۆرەکەی زۆر باشە و ڕێژێکی زۆری گەنمیش ڕەوانەی سایلۆی هەولێر کراوە. ئەمە وەکو لیژنەی کشتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان سەردانی ئەو سایلۆی گوێڕمان کرد لە پارێزگای هەولێر بۆ بە دوواداچوون بووە سەبارەت بە و گەنمەی جوتیارانی هەرێمی کوردستان ئایا گەنمەکانی ئەم ساڵ چۆن بووە و چەند گەنم تا ئێستا ڕادەستی سایلۆی ئێرە کراوە و چەند پارە وەرگیراوە. ئەوەی کە بەڕاستیمە بە پێویستی زانین ئەوەیە کە یەکەم پێویستە ئەم سایلۆیە بەڕاستی پاڵپشتی بکرێ و ئیشوکارەکانیشی ڕێکوپێکە بەڵام پێویستی بە داعم و پاڵپشتی حکوومەتی زیاتر هەیە. پێویست دەکات پرۆسەکەش تۆزە خێراتریش بکرێ دیارە هەتا پاڵپشتی سایلۆ زیاتر بکرێ و پێداویستەکانی زیاتر دابین بکرێ پرۆسەی ڕادەستکردنەکەش خێراتر دەبێت و ئەم لەو ڕۆژەوە هەر ئێستا لێرانە بەڕاستی پەیوەندی بە وەزیری بازرگانیەوە کرد کە زیاتر پاڵپشتی سایلۆکان بکەن و هاوکاریان بکەن بۆ کە ئیشی جوتیارەکان خێراتر بێت. سایلۆی هەولێر ساڵانە پێویستی بە 220,000 تەن گەنم هەیە بە ئەوەی بدرێت بە ئاشەکان و بکرێت بە ئارد و بەسەر هاوڵاتیان دابەش بکرێت. بەڕێبەری سایلۆی هەولێر باز لەوە دەکات ئەم ساڵ ڕێژەی گەنم بە بەراورد بە ساڵی پار بە دوو هێندە زیادی کردووە. ڕاشی دەگەێنێت ئەو گەنمەی کە لە جوتیاران وەری دەگرن هەمووی بۆ پێداویستی ناوخۆ بەکاردێت. گەنمەکە ئەو ساڵ زۆر باشە زۆر لە پار باشترە. پار 46,000 مانوەگرت بە 43 ڕۆژ تەسویق خلاص بوو. ئەم ساڵ تقریبەنەوە مانگە کە 63,000 ماوەگرتی یعنی بەنسبەت ڕێژەکەی لە 150 زیادی کردیە. ئینشاءڵڵا پێشبینیش دەکەین بگاتە 100,000. هەلو هەولێرە چکە ئەمە ساڵانە 220,000 تەن گەنم دەوێت ئێستا لۆ هەولێر بیدەم باشەکان بکرێت بە ئارد لۆ پسولەی خۆراک چکە دەماک حسەی ئاردی تەوزع دەکرێت. ئێستا ئەمە بای 3 ماک تقریبا 3 ماک ماوەگرتی ئێستا حالێن. لە سایلۆی هەولێر تا ئێستا 63,000 تەن گەنم لە جوتیاران وەرگیراوە بڕی 11 میلیار و 250 میلیۆن دینار لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بۆ جوتیاران ڕەوانەی هەولێر کراوە و لەو ڕەپارەیەش تا ئێستا نزیکەی 9 میلیار و 250 میلیۆن دینار بەسەر جوتیاران دابەش کراوە. ئەو بڕی ماوەتەوە بڕیارە لە داهاتوودا بەسەر جوتیاران دابەش بکرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.